بەڕێزان و خۆشەویستانم مەفهومێکی فەرمایشتی پێغەمبەریان هەیە صلی الله عليه و آله وسلم زۆر کات بە هەڵە لێکە درێتەوە. خۆشحاڵ بووم لە خزمەتانە ئەو مەفهومە ڕێککەمەوە و چاکەمەوە. فەرمایشتی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کە ئەفەرمێت دین بریتێ لە نەسیحەت الدین و النەسیحە، پرسیاریان کرد بۆ کێ ئەم نەسیحەتە؟ فەرمووی بۆ خوایە، بۆ پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم و هەروەها بۆ ئیمامی ئیمانداران، ئەئیمەی ئیمانداران لەگەڵ عامەتی ئیمانداران. نەسیحەت لە زمانی کوردیە بە معنای ئامۆژگاری دێ. ئەبێ ئەمەمان معلوم بێ لە زمانی عەرەبی زمانێکی زۆر دەوڵەمەندە وشەی نەسیحەت تەنها بە معنای ئامۆژگاری نایەت. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ، ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، لە کتێبی مەجموع فەتاوایە لە بەرگی یەکەمە لە لاپەڕە 18 ئەو مەفهومەمان بۆ ڕێکەکاتەوە. ئەفەرمێ الدین و النەسیحە قلنا لمن، پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمووی دین بریتێ لە نەسیحەت. ئەصحاب فەرموویان بۆ کێ نەسیحەت؟ فەرمووی لله ولرسوله. ئەفەرمێ ئەلێرە نەسیحەت بە معنای ئیخلاص دێ، بە معنای دڵسۆزی دێ. یعنی دین بریتێ لە دڵسۆزی، بریتێ لە ئیخلاص بۆ خوا، بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. إذا نصحوا لله ورسوله. بۆیە ئیخلاص زۆر گرنگە. ئینسانی ئیماندار بە ئیخلاصەوە لەگەڵ خوای خۆیان ڕازگۆ، لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم ڕازگۆ، کەوا بوو ئەکرێ بڵێن نەسیحەی یەکەم بۆ خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بە معنای ڕازگۆیی دێت. دواتر نەسیحەت بۆ ئەئیمەی ئیمانداران، چونکە ئەم فەرمایشتە ئیبن تەیمیە ئەفەرمێ هەموو دینی تیا کۆبووەتەوە. لەگەڵ خوایە چۆن مامەڵە ئەکەی؟ بە نەسیحەت، بە ڕازگۆیی. لەگەڵ مەخلوقاتی خوا ئینسانە چۆن مامەڵە ئەکەی؟ ئینسانەکان ئەبنە دوو بەشەوە، یا ڕاعین یا ڕەعیەتن، یا کار بەدەستن یا ژێردەستن. ئەفەرمێ ئەوانەی کە کار بەدەستن نەسیحەت بریتێ لە ئامۆژگاری بۆیان. ئەلێرە بە معنای ئامۆژگاریەکەی خۆمان دێت، بریتێ لەوەی کە ئامۆژگاری کار بەدەستان بکرێ. لێرە ئەمەوێ سەرنجتان بۆ ڕاکێشم. بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆیە تۆمەت بەخشینەوە زۆر ئاسان بووە. ئەبینی مامۆستایەکی ئاینی ئامۆژگاری کاربەدەستێک ئەنووسێت لە تۆڕی کۆمەڵایەتی یا لە هەر شوێنێک هەڵەیەکی زۆر گەورەی لەسەر دروستە بێت کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. کاری زانایانە کە ئیسلاح و نوسح بۆ گەورەکان بنێرن بە هەر وەسیلە و شێوازێ بێ. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ یەکێک لە گەورەکان ویستی ئیهانەی پێ بکاوتی ئەبوایە تۆ نەهاتیتایە بۆ لای من بۆی ئامۆژگاریم بکەی. من ئاهاتم. فەرمووی تۆ لە فیرعون ئازاتر و زاڵمتر نیت، منیش لە موسا گەورەتر نیم. موسا هات بۆ لای فیرعون و ئامۆژگاری کرد و بەرەو ڕێی ڕاست بانگی کرد. ئێمە فکرەیەکمان وەرگرتووە، فکرەی گۆڕین. ئەم فکرەی گۆڕینە هەڵەیە، ئللا ئەمانوێ هەموو شتێ بگۆڕین هەڵەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله لە نامە پیرۆزەکانیە ئەی فەرموو ئەسلم تەسلم یؤتیک الله ئەجرەکە مەڕەتەین. بۆ هەموو قیادات و بۆ هەموو گەورەکان چاک بەو لە شوێنی خۆت بمێنەرەوە. ئێمە ئەڵێن چاک بەو لاچوو. بەبیر من لە هەڵبژاردنەکە ئەنوود ئێمە چاکیشی ئەکەین و ئەشی گۆڕین. ئەخەر چاکی ئەکەی بوو ئەی گۆڕی. ئێمەی موسڵمان لەگەڵ ئێمەی عامی موسڵمان ئەوەی کار بەدەستە و زاڵمە و هەر شێوازێکەیە بەسەر موسڵمانانە زاڵ بووە بە هەر وەسیلەیەک هاتووە. کاری ئێمەی موسڵمان و عولەمای بەرز بریتێ لەوەی کە نەسیحەتی کەن، ئامۆژگاری کەن، ڕایگرن لەو زوڵمانەی کە ئەیکات. عامەی مسلمانان تۆ چۆن نەسیحەت یعنی چی؟ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ فەرمێ یعنی التیزام کە بە جەماعەتی مسلمانانەوە. جەماعەتی مسلمانان بە گشتی عامەتی مسلمانان گروپی بچووک نا، هەموو گروپەکان لێگەڕن. هو سەماکم المسلمین. ئەوەی کە ناوی مسلمانە نەسیحەت لە عامەی مسلمانانە بریتێ لە لزومی جەماعەتی مسلمانان و پەیوەندبوون بە دائیرە گەورەکەی ئیسلامەوە. بۆ ئەمەش فەرمایشتێکی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ تەفسیری ئەمە بەوە ئەکرێ کە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمووی سێ شت هەیە ثلاث لا يغل عليهن قلب مسلم. قەت دڵی کەسی ئیماندار خەلەلێک لەم سێ شتە نابێ دروستکە. إخلاص العمل لله، زۆر مخلص بێ لەو کردوانەی کە ئێکە زۆر ڕازگۆ بێ لەگەڵ خوای خۆیان تەنها بۆ ئەوی جێبەجێکە. ومناصحة ولاة الأمور، ئەوانەی کار بەدەستن ئامۆژگاریان کە. ولزوم جماعة المسلمين، لەگەڵ جەماعەتی
إيمان دارانا التزام كبيويان فإن دعوتهم تحيط من ورائهم شونك دعوة بانقوازي أمانة لبشتي أمانة ولبشتي كمال مسلمان ودي عزيزانا فرمايشتي كتير أفرمي خواه بسيش درازية عبدايتي أو بكانوا شريكي وقرار مدن وأن تعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا وأن تناصحوا من ولاه الله أمركم كوابو نصيحة لو فرمايشتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم بو خو بيغمري خواه بريتيا لإخلاص بو قورا مسلمانان بريتيا ل مناصحة كردن آموشگاری کردن بو عامة مسلمانان بريتيا ل آموشگاری کردن بو عامة مسلمانان بريتيا ل لزوم جماعة وشين كوتني جماعة مسلمانان خواهي قول لقناهي من الشيء وجو بوري وموفق بكم